بێگومان هەروکو ئیشارەتمان پێدا یەک جارێک نەبوو ئەم مناقەشەیە لەگەڵ قەومەکەی لەگەڵ دایک و باوکی لەگەڵ کەسوکاری خۆی هەروەها لەگەڵ هەرچی کەسێک کە پێی گەیشتەوە بە تەبیعەتی حاڵی هەڵگری هەر پەیامێکی خوایی هەر ئەمە ئیشوکاریان بوو بۆیە فەرمێ إذ قال لأبيه آزر لێرە مفەسیرەکان اختلافێکی زۆر عجایبیان هەیە دەربارەی ئەم ئازەرە زۆریان متفقن لەوەی کە ناوی باوکی تاریحی کوڕی ناحورە هەندێکیشیان ئەڵێن ئازەر ناوە ناوی باوکێتی زۆریشیان لەسەر ئەوەن کە صیفەتە چۆن ناوی تاریح و صیفەتێکیشی هەیە اینجا صیفەتەکان هەندێکیان ئەڵێن بە معنای فڵان کەسی شەل یا فڵان کەسی صیفەتێکە لە باوکی ئیبراهیمە هەیە هەندێکیان ئەڵێن ئەمە ناوی بتێکە کە پێوەی ناسراوە یان وەکو بە معنای بتتاش یا بتفرۆش یا شتێکی ئاوە بە هەر حاڵ ئێمە زۆر ناڕۆین لە دوی ئەو شتانە کە ئەگەر منفعەتێکی ببوایە خوای پەروەردگار باشتری ڕوو نەکردەوە ئێوە زانن خوای پەروەردگار کە فەرمێ قوتیل ئەصحاب الأخدود ئیتر زۆر وەصفی ناکە بەڵام سەبەبی سووتاندنەکەیان باسەکە ناو باز ناکە شوێن باز ناکە تاریخ باز ناکە جاری وایە چونکە تەئسیرێکی نییە بەڵام ئەگەر تەئسیری بوو لە عەقیدەی خەڵکی باسیەکە وەکو فەرمێ عیسای کوڕی مەریەم نافەرمێ هەر عیسا بەتەنیا فەرمێ عیسای کوڕی مەریەم چونکەوە عەقیدەیەکە و علاقەی هەیە بەسەر ئەوەی کە عیسا لە مەریەمە و ئێرادەی خوای پەروەردگاریشە کە بێ باوک دروستی کردو لێرە بە هەر حاڵ سیدنا ئیبراهیم بە باوکی وتووە ئەتەتەخذ ئەصناما ئالهە ئەم بتانت کردووە بەخوا إني أراك وقومك في ضلال مبين خوێندی شوان کە ئەڵێ عدو لي إلا رب العالمين بەو شێوە تند و تیژەش کە بەرامبەر بتەکانیان وەستاوەتەوە وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين شلون وتمان خوای پەروەردگار سیدنا ئیبراهیمی هەڵبژاردووە وەلەقەد ئاتەینا ئیبراهیم ڕوشدا پەروەردەشی کردووە تەوجیهی کردووە هەر لە سەرەتایەوە بەو شێوەی هێناوێتی لێرەش ئەفەرمێ ئێمە مەلەکوت یعنی ملکی ئاسمانەکان ئەو واوتاءە زیادەیە وەکو ڕەحەموت و ئەوانە کە لە زمانی عەرەبیە هاتووە بە معنای ملک خوای پەروەردگار ئەم ئاسمانەکان و زەوی وەکو نیشانە پیشانی سەیدنا ئیبراهیم داوە وەختێک کە دەینە سەرباسی ئەم چیرۆکە ئەبینین ئەوەی کە ڕەخ نەبووە لەسەر قەومەکەی ئەوە بووە کە مقەلیدی دایک و باوکیان بوون هی کەسوکاریان بوون هی باب و باپیرانیان بوون بەڵام سەیدنا ئیبراهیم خوای پەروەردگار کە پەروەردەی کردو وای لێ کردووە کە ڕوو بەرەو ئاسمان و ئەو دیاردەیی کە ئەیبینێ ئەو ئیمانە فیتریەی کە لە دڵ و دەرونی خۆیان هەیە بۆ ئەوی ببێ بە وەعی و ئیدراک پێویستی بە بینین هەیە بە حاسەی چاو هەیە وردە وردە شتەکانی تر لێکداتەوە وەکو ئاسمانەکان و زەوی و ئەو مەلەکوتی سەماوات والأرض وليكون من الموقنين ئیمانی هەیە بۆی ئەمجارە یەقینی بۆدا بمەزرێ ئەوەش طبعا دەرەجەیەکی ئیمانە کە ئینسان لە سەرەتاوە وەخوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا آمنوا بالله ورسوله ئیمانتان هێناوە بەڵام ئیمان بێنن بۆی بگاتە دەرەجەی یەقین یەقینیش لە قورئانی پیرۆزە 33 جار تکرار بۆتەوە هەر لە باسی ئیمان و یەقینە پێکەوە هاتوو زۆر جار